ئەو 48 سعاتە کۆتایی هات کە سەندیکاکانی پزیشکان و کارمەندانی تەندروستی لە سلێمانی وەکو مۆڵەت بە حکومەتی هەرێمیاندا بوو بۆ پێدانی موچەکانیان. جگە لە نەخۆشخانەکانی فریاکەوتن، ئێستا لە سەرجەم نەخۆشخانەکان کارمەندانی تەندروستی بایکۆتی دەوامیان کردووە و کەرتی تەندروستی لە سلێمانی ڕوبەڕووی گرفت بووەتەوە. پزیشکانیش ئۆباڵی هەر ڕووداوێکی نەخوازرا و دەخەنە ئەستۆی حکومەت. ئێمە داوامان کردووە بارودۆخی تەندروستی بە تایبەت وەربگرن بەدەر لە بودجەی گشتی، بەدەر لە موچەی گشتی ئاور لە سێکتەری تەندروستی بدەنەوە بودجەیەکی تایبەتی بۆ دابنێن و موچەی تەندروستی تێکەڵ نەکەی بە موچەی گشتی لەبەرەوەی ئێستا تەندروستی لە ریزی پێشەوەی شەڕەکەدایە و قوربانێکی زۆری داوە و ئەگەر بێت و تەندروستی شەلەلی تێبکەوێت بە دڵنیایی هاوڵاتیان باجێکی زۆر گەورە لەم سنوورات. وەکوەوەی کە کێ بەرپرسە ئەوە حکوومەتی هەرێم بەرپرسە لەبەرەوەی خەمسادە و لەبەرەوەی مودەیەکی زۆرە ئێمە هاوارەکەین لە کەناڵەکانی بەڕێزانی وەکو ئێوە لە بەیاننامەی خۆمان لە کۆبوونەوەکانی خۆمان لە ڕێگەی بەرپرسانی حکوومەت لە ڕێگەی بەرپرسە حیزبیەکانی لایەنەکان چەندین جار پەیامی داواکاری ئێمە بەرزەکەینەوە حکوومەت خەمسادە. ئێمە بەڕاستی گومانمان هەیە باشە ئایا سەرۆکی حکوومەت ئەنجومەنی وەزیران بەڕاستی ئەم مەترسیا بینن و وەڵام نادەنەوە؟ ئایا زەرورە قەرزی سەرمایەدار بدرێتەوە یا زەرورە پارەی سێکتەری تەندروستی و کۆرۆنا و ستافی کۆرۆنا بدرێت؟ ئێمە بەڕاستی سەرمان سوڕماوە لە جواب نەدانەوەی حکوومەتی هەرێم. لای خۆیانەوە کارمەندانی نەخۆشخانەی شەید ئاسۆی تایبەت بە توشبوانی ڤایرۆسی کۆرۆناش هۆشداری دەدەن ئەگەر بێباکی حکومەت لە پێدانی موچەکانیاندا بەردەوام بێت ئەوانیش بەردەوامی بەکارکردن نادەن و بایکۆتی شوێنە هەستیارەکانی نەخۆشخانەکانیش دەکەن لە کاتێکدا بەدەیان توشبووی پەتای ڤایرۆسی کۆرۆنا لە دۆخێکی سەختی تەندروستیدان. ئەگەر ئەوان بایکۆتی دەوام بکەن ڕوبەڕووی مەرگ دەبنەوە. بەجددی بەڕاستی کارمەندەکانمان لە ڕووی نەفسیەوە لە ڕووی مادیەوە لە هەموو ڕێیەکەوە لە وەزعێکی زۆر ناخۆشین و ئێمە ئێستا لە ئاستێکین ئێتر بەرەو هەرەسە ڕۆین. هیوادارین وەزارەتی دارایی و لایەنە پەیوەندیدارەکان بێن بەدەممانەوە زوو فریاکەون و بۆی لە ڕووی تەندروستیەوە هەرس نێنین. مەبەستمانە فریامان کەون، فریای کارمەندی تەندروستی و کەرتی تەندروستی بکەون بەگشتی. تا ئێستا بایکۆت نەکراوە، بەڵام ئەگەر حاڵ وا بڕە نازانین بەرەو چۆڕەوە کار کۆمەڵێکی ستافی زۆرمان توش بوون، تووشی نەخۆشی کۆرۆنا بوون و ئێستا حالی نەژە چارەسەر. ماوەی هەفتەیەکە پزیشکانی نیشتەجەی خولا و پزیشکانی پسپۆر بایکۆتی دەوامیان کردووە. داوای پێدانی موچەی مانگانە کە مافێکی ئاسایی و یاسایی فەرمانبەرانە لە حکومەت دەکەن، بەڵام تا ئێستا وەڵامی داواکاریەکانیان نەدراوەتەوە. بە بایکۆتی ناوەندەکانی تەندروستی گرفتی گەورە بۆ کەرتی تەندروستی دروست دەبێت. لەو نێوانەشدا زیانمەندی سەرەکی هەوڵاتیان دەبن کە دەبنە قوربانی بێباکیەکانی حکومەت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.